سەبارەت بە بەشداری سیاسی ژنی کورد بە تایبەتی لە باشوورە لە زۆر لە مێژە ژن لە باشوورە بەشدار بووە لە کای سیاسیە چ بەڕاستەوخۆ چ بە ناڕاستەوخۆ. بە ناڕاستەوخۆ بە بەردەوامی ژن کە چەند ژنێکی کەم بوون ئەو ژنانە بوون کە هاوسەری سەرکردە سیاسیەکان بوون ئەوانە بە بەردەوامی لە پشتی پەردەی سیاسیەوە کاریگەری زۆر گرنگ و قوڵیان لەسەر بیرروڕا و بڕیاری هاوسەرەکانیان هەبووە. بە نمونە لەو ناوەندەیە ئەگەر باس بکەین هێرۆخانی کێگوو لەو ژنانەی کە بەر لەوەی کە خۆشی بێتە ناو ئۆرگانە سیاسیەکانی پارتەکەیانەوە ئەو کاریگەری گەورە و قوڵی هەبوو لەسەر بڕیارەکانی مامجەلال بڕیارە سیاسیەکانی مامجەلال تەنانەت لەسەر کۆی بڕیاری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش جگە لەو چەندین ژنی کەش هەبووە کە کاریگەری گەورە و قوڵیان لەسەر بڕیاری سیاسی هاوسەرەکانیان هەبووە بەڵام ئەم ڕۆڵە سیاسیە ڕۆڵێکی نەبینراوە ڕۆڵێکی پشتی پەردە بووە بەڵام دیسانەوە کە باز لە مێژووی بەشداری سیاسی ژنی کورد ئەەکەی ناکرێ ئەمە نادیدە بگیرێت. ڕۆڵێکی تری ژنی کورد با بڵێن بەڕاستەوخۆییە ئەوانن کە خۆیان بەشدار بوون وەکو ئەندام و وەکو پۆستی تری باڵا لە بەشە جیاجیەکانی پارتە سیاسیەکانایە یاخۆت هەر ئەنجومەنێکی سیاسی یان چوارچێوەیەکی سیاسی. ئەمانە هەیانە با بڵێن بە جیاوازیەوە هەیانە کە بە چەند بازێکی خێرا گەیشتۆتە ناوەندی بڕیاری سیاسی هیانە بە پلەبەندی خۆیان گەیشتونەتە ناوەندی سیاسی لە نەتیجەیە کۆی ئەمانە بەشدارن لە بڕیاری سیاسیە و کۆمەڵێک ژن لە دوای با بڵێن پرۆسی ڕزگاری عێراقەوە کە سیستمی کۆتا هاتە پێشەوە لە پەرلەمانە کە ناوەندێکی سیاسی گرنگە بە پێی کۆتا بەشدار بوون لە پرۆسی سیاسیە. ئیتر ئەو ژنانە کە قسە لەسەر ئەوەیە دەنگەکانیان زۆر بوو بێ یا کەم شایستەی ئەو جێە بوو بنیاننا گرنگ ئەوە ساڵانێکی زۆرە ژنان بەهۆی کۆتاوە سیستمی کۆتاوە بەشدارن لە پرۆسی سیاسیە. ئەوەی گرنگە بە بڕوای من بەشداریکردنەکە هەر چۆنێک بێ بە توانا و لێهاتووی ئەو ژنە خۆی بێ یاخود بە هۆی سیستمی کۆتاوە یا هەر هۆکارێکی ترەوە بێ گرنگ ئێستا ژمارەیەکی بەرچاو لە ژن بەشدارن لە ناوەندە جیاجیەکانی بڕیاری سیاسیە چ لە ناو پارتە سیاسیەکانە چ لە دەرەوەی پارتە سیاسیەکان. گرنگە ئەم ژنانە وەکو سەرەتاکانی ڕاپەڕین کە بەشێکی بەرچاو لە ژنان پێیان وا بوو بە لاساییکردنەوەی پیا و ئەتوانن ڕۆڵێکی گرنگیان هەبێەوە کۆمەلگا بە چاوێکی بایەخەوە سەیرانکە بە نمونە تەزبیحگرتن بەدەستەوە لە سەرەتاکانی ڕاپەڕینە واتە لە سەرەتاکانی ساڵی نەوەتەکانە زۆر باو بوو کە ئەمە بۆ نمونە ئەکرێ بۆ چرکەیەک بیر لەوە بکەیتەوە کە ئەم ڕەفتارە ڕەنگە بۆ پیاویش لە هەندێک ناوەندی ڕسمیە جوان نەبێت جای ئەوەی کە تۆ پێ دووا بێ بە لاساییکردنەوەی ئەم ڕەفتارە چاوی کۆمەلگا بەبایەخەوە تێت ئەڕوانێ. بۆیە گرنگە لەم نمونە بچووکەوە بۆ هەموو بابەتەکانی تر گرنگە ژن بێت و بە تایبەتمەندیەکانی خۆیەوە و بە بیرکردنەوەی خۆیەوە سیاست بکات لە هەر ناوەندێکا بێت لە ناوەندە سیاسیەکانە یاخود لە ناوەندە ئیداریەکانە گرنگ لە ناوەندی بڕیارایە و بە کۆی ئەو ناوەندانە پرۆسی سیاسی و ئیداری پێگەهێنن لە هەرێمی کوردستانە. ئەمە بەتەنیا بۆ ژنان ڕاست نییە بۆ پیاوانیش ڕاستە ینی بەشێکی زۆر لەوانەی کە ئەبرێنە کایە سیاسیەکان نەک ئەوی خۆیان بەتوانە و لێهاتووی خۆیان ئەچن لە ژنیش و لە پیاویش دووبارەی ئەەکەمەوە ئەمانە بە دڵنیاییەوە بۆ مەرامێکی تایبەت و بۆ بابەتێکی تایبەت ئەبرێنە ئەو ناوەندە چونکە بەر لە هەر کەسێک ئەو کەسەی کە ئەیان بات کە پشتیان ئەگرێ کە دەستیان پێوە ئەگرێ کە پاڵیان پێوە ئەنێ ئەمانە ئەزانن کە توانە و لێهاتوویان نییە بەڵام ئەزانن
لە بوارێکی ترا توانا و لێهاتوویان هەیە کە چاو و گوێ و زمانی ئەو بەرپرسەن یا ئەو لایەنەن لەو جێگەیە ئەم توانا و لێهاتوویە ئەبێتە پشتیوانی بۆیان کە بگەنە ئەو ناوەندی بڕیارە لە ڕاستیدا لەو حاڵەتە هەم ژنەکە هەم پیاوەکە هەر بۆ خۆی بڕیاری نییە هەر ئەو کاتەی کە پاڵی پەیوەندراوە بۆی بچێتە ئەوێ بڕیاری نییە ینی ئینسانێکە خاڵیە بەتاڵە لە بڕیار و بەتاڵە لە بیرکردنەوە چونکە سەرەتای هەموو هەنگاوەکانی ئینسان وەگەیشتن بە هەر ئەمەنجێک لە بیرکردنەوە دروست ئەبێ ئەگەر ئینسان توانای بیرکردنەوەی نەبێ لێهاتووی بیرکردنەوەی نەبێت چونکە بەڕاستی بیرکردنەوە لێهاتوویە پێویستی بە زانیاریە پێویستی بە شارەزاییە پێویستی بە دنیابینینە ئەگەر تۆ لێهاتووی و شایستەی ئەو هینت نەبێ ئەو بیرکردنەوەیت نەبێ بەدڵنیاییەوە خاوەنی بڕیار نابی و خاوەنی ڕوئیا نابیت و خاوەنی هیچ بابەتێکی تایبەت بە خۆت و چواردەورەکەت نابیت بۆیە هەڵە سوڕێنرێ و کارت پێ ئەکرێ هۆشیاری و دروستکردنی فکر ئەمانە بەڕاستەوخۆی کاریگەریان هەیە لەسەر بابەتی متمانە بەخۆبوون کشانەوە و نەکشانەوەش لە هەر پرۆسەیەک پرۆسی سیاسی بێ پرۆسی ئیداری بێ پرۆسی کۆمەڵایەتی بێ هەر بابەتێکی ژیاری بێت لە ژیانی ئینسانە پەیوەندی بە متمانە بەخۆبوونەوە هەیە کاتێکیش ئینسان متمانە بەخۆبوون بابەتێک نییە ئاوا قەرار بی بڕیار بی بڵێ من ئیتر لەمە دوا متمانەم بەخۆمە بێ متمانە بەخۆبوون بەڕاستەوخۆیی پەیوەندی بەو زانیاریانەوە هەیە کە تۆ هەتا پەیوەندی بەو فکرەوە هەیە کە تۆ هەڵت گرتووە ئەگەر تۆ بەڕاستی خاوەنی فکربی ئەگەر بەڕاستی خاوەنی هەگبەیەکی پڕ لە هوشیاری و زانیاری و دانایی بیت لە بوارێکی دیاری کراوایە لە چەند بوارێکی دیاری کراوە ئەمە بۆ خۆی بەسە بۆ ئەوەی تۆ متمانەت بەخۆت بێ و کە متمانەشت بەخۆت بوو نە کۆمنتی سوۆشیال میدیا نە پۆستی خەڵکی بەتاڵ نە قسە و باسی دەوروبەر کاریگەری دانانێت لەسەر بڕیارەکەت.